بنای خۆی گەورە و میهرەبان وانێ ئەوڕۆن باس لە ڕووخانی یا باڵێ قۆناغی یەکەمی ڕووخاندنی میرنشینە کوردیەکانەکەین لە ساڵانی 1650 تاوەکو 1730. طبعاً ئەو قۆناغە با بڵێن قۆناغی نیوەی دووەمی سەدەی حەڤدەهەم تاوەکو چارەکی یەکەمی سەدەی هەژدەهەم، یعنی کە بۆ کوردستان هاتەکایەوە لە ڕووی کۆمەڵێک لایەنی بڵێن سیاسی سەربازیەوە زۆر گرنگ بوون و لە هەمان کاتیشدا ئاڵنگاری گەورە بوون لە بەردەمی کوردستانی لەو سەردەمی بە تایبەتی لە بۆ بیرنشینە کوردیەکان. لەبەرچی لەبەرەوەی لە 1638 ڕێککەوتنامەی زەهاو مۆرکرا لە 39 لە نێوان 1639 لە نێوان ئیمپراتۆریای عوسمانی و سەفەوی. لە ڕێگای ئەم ڕێککەوتنامەیەوە سنوورەکانی نێوان ئیمپراتۆریای عوسمانی و سەفەوی بە یەکجاری دیاریکران. تەوان پێشتر کۆمەڵێک ڕێککەوتنامەی دیکە بوون وەکو ڕێککەوتنامەی ئەماسیا لە 1555، ڕێککەوتنامەی فەرهاد پاشا لە 1590، هەروها ڕێککەوتنامەکانی ئیستانبول. ئەمانە هەمووی ڕێککەوتنامەی گرنگ بوون کە لە مێژووی نێوان هەردوو ئیمپراتۆریەوە لە مێژووی ململانی نێوانیاندا کە مۆرکراون. بەڵام لە هەمووی گرنگتر ڕێککەوتنامەی زەهاوە لە ساڵی 1639. ئەو ڕێککەوتنامەیە هەموو ناوچەکانی کە کێشە لەسەر بوون لە نێوان ئیمپراتۆریای عوسمانی و سەفەوی بە تایبەتی لە ناوچەکانی ئەگەر ئێستا وەکو ئێستا وەربگرین وەکو باشووری عێراق، منتقەکانی عەرەبستان کە پێی دەڵێن شارەکانی محەممەڕە و ئەوانە خوڕەمشەهر، ئەوانە درای ئێران هەتاوەکو گەیشتە ناوچەکانی دەرتەنگ و کرماشان و ئەمانە ئەنجیرێک، ینی سەنجەقی ئەنجیرێک کاتی خۆی بەشێک بوو لە سەنجەق لە ئایالەتی شارەزوو، ئەوەش درایەکێ درایە ئیمپراتۆریای سەفەوی. و زائیدەن بڵێن لەو فترەی ینی لەو فترەی کە ڕێککەوتنامەکە مۆرکرا خرایە سەر ئەوەی کەوا منتقەکانی بڵێن ئەردەڵان بە تایبەتی نشینی ئەردەڵان ببنە بەشێک لە ئیمپراتۆریای سەفەوی. ئەمە درێژ بۆ هەتا ناوچەکانی پەرەندەک و ناوچەکانی وان و هەتاوەکو گەیشتەوە سەر سنوورەکانی ئێستای دەوڵەتی تورکیا. ئەمانە هەمووی لە دیوی بڵێن چیاکانی زاگرۆزەوە لە دیوی ڕۆژهەڵاتەوە لە بۆ چێ بوو؟ لە بۆ ئیمپراتۆریای سەفەوی بوو. لە دیوی ڕۆژئاوای یان خۆر ئاوای چیاکانی زاگرۆز لە بۆ چێ بوو؟ لە بۆ ئیمپراتۆریای عوسمانی بوو. جارە اینجا لە هەر لە باشووری عێراقەوە بگرە هەتاوەکو ئەگاتە باشووری کوردستان و تاوەکو ئەگاتە ناوچەکانی باکووری کوردستان. ئەو هێڵە سنووریەکە دانرا هێڵەکی ئەمە دوای سەرکەوتنەکانی ئیمپراتۆریای عوسمانی بوو بەسەر چێ؟ بەسەر ئیمپراتۆریای سەفەوی لە بەغدا. دوای گرتنەوەی بەغدا لە 1638 اینجا ئیمپراتۆریای عوسمانی هەڵسا بەچێ بەوەی کەوا نینۆکی بیرنشینە کوردیەکان بکاتن. ئەمە دوای چ قۆناغێک؟ دوای دوو قۆناغی یەکەم سەرکەوتن لە بەغدا، قۆناغی دووەم مۆرکردنی ڕێککەوتنامەی زەهاو، قۆناغی سێم هەڵسان بە کەمکردنەوەی دەسەڵاتی میرنشینەکان، لەوانەش میرنشینە بچووکەکانیان ڕووخان. لەبەرچی مەسەن بۆ نمونە وەکو هێرشکردنە سەر لە کات خۆی و باسمان کرد دەسەکانی ڕابردوو هێرشکردنە سەر میرنشینی سۆران لە 1535. اینجا ناوچەکانی شارە زوو لە 1537 جارش کە دیسان ناوچەکانی شارە زۆر لە 1552-54. ئەمانە هەمووی بەردەوام بوون هەتاوەکو گەیشتەوەی کە لە ساڵی 1640ەوە هێرشان کردە سەر میرنشینەکانی باکووری کوردستان، لەوانە میرنشینی بەدلیس. طبعاً ئەویان چ بوو لەسەر میرنشینی بەدلیس؟ با بڵێن بە بیانووی چ؟ بە بیانووی سەرەکی ئەوەی کە کاتی خۆی عەبدەڵخان میری میرنشینی بەدلیس نەچۆتە ناو هەڵمەتە سەربازیەکەی سوڵتان موڕادی چوارەم کە شاری بەغدای گرتەوە لە ساڵی 1638. ئەوە یەک لە
ئەوەکانیان بوو لە بیانیەکانیان و کاتێک کە سەرکەوتوش بۆ هاتۆوان بەوان و دیاربەکرەوەدا تێپەڕی ناتە پیرۆزبایی. بەڵام بیانووی ئەوان چ بوو والیوان بیانوەکەی ئەوە بوو کاتی خۆی ئەتو نەهاتی ئێمە بانگێشتمان کردی بێ شوورەی یان شورای قەڵای وان نۆژەن بکەوە. یعنی ئەوە هیچ کاتێک ئەرچی میرە کوردەکان نەبوو بچن قەڵای شارەکان یان ئەو شارانی کە دەسەڵاتداری عوسمانی وەکو میری سەنجەق یان وەکو والی ئەهەلەت بیان ویلایەت بی کە تێیدا حکومدار بووە ئەو بچی نۆژەن بکاتەوە. لەبەرچی لەبەرەوەی میرەکانی کورد بەرپرسیار بووینە لە بەردەم خەڵکو و خاکی خوان ناوچەی سنووری خوان کە دیاریکراو بووە، یعنی نەکی بڵێن شوێنەکانی تر وەیە وانش بەشێکە لە سنووری باکووری کوردستان. بەڵام ئەو کاتەدا وەکو شارێک ناوەندی بەڕێوەبردننی عوسمانیەکان بووە لە ویلایەتی وان، کەواتە ئەوە دەبا والی وان بچیتن ئەو شورای قەڵای وان نۆژەن بکاتەوە. بەڵام ئەوە بیانوچی یعنییان هەنجەتەچی ینی ئەوە بوو لۆسەر میر عەبدەڵخانی میری میرنشینی بەدلیس. اینجا با بڵێن کە ئەوەیان کرد ئەو بیانویان لە بۆ دۆزیەوە یاخو با بڵێن ئەو بیانویان لە بۆ هێنایەکایەوە ئیترەوە بوو کە هێرشیان کردە سەر. تەواوان هێرشکردنە سەر ناوچەی بەدلیس لە ڕووی با بڵێن جۆگرافیەوە زۆر قورسە، بەڵام هەموو هێزەکانی عوسمانی لە ویلایەتەکانی ئەرزە ڕۆم و دیاربەکر و بایەزید و وان و ئەوانەیان کۆ کردەوە لە بۆ سەر گیانی عەبدەڵخان میری میرنشینی بەدلیس. تقریبان 4 هەرێمی گەورەی ینی لە دەستدا ئەوە یەکەچیان. ئی دووهەمیان ئەوەیە کە لە ڕووی فەرهەنگی کولتوریەوە میراتی کوردیەوە کتێبخانەیەکی گەورەی میرنشینی بەدلیس فۆتێنرا. یعنی ئەو میرنشینی بەدلیس هەر لە شەرەفخانی بەدلیسیەوە کە مێژووی کوردی نووسیتەوە لە ڕێگای کتێبی شەرەفنامەوە کتێبخانەی زۆر گەورەی هەبوو. ئەو کتێبخانەیە کە بە سەدان کتێبی دانسقەی تێدا بوو ئەوە لە نێو بردراوە بەشێکی سوتێنرا، بەشێشتری کە بە تاڵان بردرا، بەشێشتری ئەو کە لە بازاری بەدلیس یاخود لەلایەن فەرماندە سەربازیەکانەوە چکرا هەڕاجکرا لە بازار. یعنی ئێمە تەمان سەرەتایەک بوو لە بۆ چ لە بۆ نینۆکردنی میرنشینە کوردیەکان. ئەمە وەکو تاقیکردنەوە چیش بوو بۆی کە بزان هەڵوێستی کورد یان هەڵوێستی خەڵک چی دەبێتن دەربارەی کە دەسەڵاتە خۆجێیەکانی ناو ئیمپراتۆریای عوسمانی بۆ میرنشینەکان کەم بکەنەوە. هەڵمەتی دووەمیان هەڵوەشاندنەوەی میرنشینەکانی خۆرئاوای ویلایەتی دیاربەکر و خۆرهەڵاتی وان. ئەو دوای دین کە باسی میرنشینەکانەکەین وەکو میرنشینەکانی خازۆکی و ئەمانە بوزی ئەوانیان هەموو لە نێو بردن. اینجا بە کورتی و پوختی سیاسەتی ئەو قۆناغی عوسمانیەکان چ بوو؟ سیاسەتی یەکەم بچووکردنەوەی میرنشینە کوردیەکان، دواتر هەڵوەشاندنەوەیان، سێمیان چ بوو؟ سێمیان بە گشتدا یەکترکردنی میرنشینە کوردیەکان. ئەنە ئەو میرنشینە کوردیانە بکەنە چە؟ بکەنە دوژمنی یەکتری. تەمەن لۆ ئەوەی حتا لە ناو یەک بنەماڵی میرنشینەکانیش لۆی ئەوانە ببنە دوژمنی سەرەکی یەکتری. بابەتێکی